وە لە ماوەی ئەم ساڵە کۆمەڵێک ئیش و کار و چالاکیمان ئەنجام داوە، کۆمەڵێک بەرنامەمان هەبووە، دەرفەتێکی گونجاو و لەبار بوو بۆ ئەوەی هەڵسەنگاندنی کارەکانی ساڵی ڕابردوومان بکەین و پلانێک بۆ ساڵی داهاتوومان بخەینە ڕوو. بەگشتی بەرنامەکە یان کۆبوونەوە فراوانەکەمان دابەش کرد بەسەر دوو تەوەرەوە. تەوەری یەکەمیان تەوەری ئاشناکردنی کادرەکانی مەکتەب ڕێخستن بوو بە بەرنامەی شەفافیەتی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئاشکراکردنی هەموو ئەو داتا و زانیاریانەی کە ڕۆژانە لە گەنجینەکانی هەرێمی کوردستان لە زۆنی سەوز کۆ ئەکرێتەوە، چۆن ئیشەکە لە ڕووی هونەریەوە ئەنجام دراوە، چۆن لە ڕووی بانکیەوە مامەڵی لەگەڵاکرێت، داتاکان چۆن ڕوون و ڕاشکاون و جگە لە خەڵکی ئابووری ناز و جگە لە ڕۆژنامەنووس، جگە لە خەڵکی چالاک لە بواری شەفافیت پێویستە ئەم زانیاریانە بزانن. پێویستەکات کادری حیزبەکەی خۆمان کە تیمی ئێمە بەم کارە هەستاوە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئاشنایەتێکی زیاتریان بەم بەرنامەیە هەبێت، بە ئومێدی ئەوەی کە ئەمە ببێت بە هەوڵێک، ببێت بە هەنگاوێکی جدی بۆ پەرەپێدانی شەفافیت لە هەرێمی کوردستان و لە تەواوی عێراقیشە.